بەپێی بڕیارێکی وەزارەتی ئەوقافی هەرێم لەمە دوای هیچ کەناڵێکی ڕاگەاندن بەبێ وەرگرتنی مۆڵەت بۆی نەهی چالاکیێکی ئاینی لە مزگەوتەکان و وتاری مامۆستایان بگوازێتەوە. وتەبێژی وەزارەتی ئەوقافیش دەڵێت لە ئایندەیەکی نزیکدا بڕیارەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە، هەر کەناڵێکیش پێوە پابەند نەبێت ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرینە بەر. لەمە دووە هەر وتارێک بە ئامانجی توندڕەوی و توندوتیژی و تەکفیرکردن و لەناوبردن و قڕکردن بێت بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە و تووشی لێپێچینەوە یاسایی دەبێت لەلایەن لێژنەی زانستی ئیداری وەزارەتی ئەوقاف. مزگەوت موسسەیەکی حکومیە و لە چارچێ ئەو مؤسسە حکومیەدا مامەڵەی لەگەڵدا دەکرێت، بۆیە دەبێت هەر کەسێک کەوا چالاکی ئاین دەگوازێتەوە بە ئاگادار و پرس و ڕای ئەوقافی سنوور یان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بە هیچ شێوەیەک ئەو کەناڵان ناکرێت بچێتە ناو حرەمی مزگەوت و ئەگەر بێت و ئەمەکرا ئێمە تەنسیقمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری کردووە کە دوای ئاگادارکردنەوە یەکەم لە ئاگادارکردنی دوم ئیجراعاتی یاسایی بەرامبەر دەکرێت. سانسۆر دانان لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ گواستنەوەی چالاکی ئاینیەکان لە مزگەوتەکان مامۆستایانی ئاینی نیگەران کردووە. پێیان وایە بڕیارە بەرتەسکردنەوەی ئازادیەکانن لە ڕۆژنامەنووسان و مامۆستایانی ئاینی و ئامانجی تایبەت لە پشت دەرکردنی ئەو بڕیارەیە. پێمان وایە جۆرێک قەرار دەرکردن لەو شێوازە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە بەرتەسکردنەوەی ئازادیەکانە لە ناو مزگەوتەکاندا بەڕاستی ئێمە کەیف و ئەوەمان داهات دەمانگۆ کوردستان ئازاد بوو بەڕاستی ئازادی باڵی بەسەر هەموو کوردستاندا کێشا ئینسان ئازادە لە خۆی لە قسەکردن. ئێستا سەبر ئازادیەکان خەریکن پەڕووباڵی دەبڕن، خەریکن شتی لەسەردادن، خەریکن زەختی لەسەر دەکەن. لۆیە بەڕاستی ئەمە پێمان وایە ئەوە قەرارێکی باش نییە، بەڵکو وەزارەتی ئەوقاف لازم وایە جارێککە ئیعادە نەزەر لە بۆ ئەو قەرارە بکاتەوە، چونکە ناکرێ منطقی نییە ئێستا لە سەردەمێکی ئەوها عەولەمە و دنیا هەمووەکی گوندێکی لێ هاتووە تو بێی سەبر لە کوێن دەریژ ڕادەست پێ دەکەی لە ناو مزگەوتەکان دەکا. هەموو خەڵکیش دەزانێ ئەوە مەبەستێکی تایبەتی لە پشتدا هەیە، ئەگەنا هیچ واتایەک نەمایە ئێستا لەوەی تۆ بتوانانی ڕێ لە ئیعلام بگری و کە ناشتوانی بێگری، لەبەرەوەی ئێستا خەڵک دەتوانێت لە ماڵی خۆی پەخشکاوشت بنێری لە بۆ جێگایاندا. بەڵام ئەوە بەڕاستی هەدەفێکی خراپی لە پشتە پێم وایە شتێکی چاکنیە، پێم وایە غەڵەتێکی فەزیعە دەیکرێ و بواری جێبەجێکردنیشی تا ڕادەیەک وا هەز دەکەم ئاستەنجی بێتە بەرێ نەتواندرێ بە کاملی ئەو شێوازە تەنفیز بکرێت. لە مانجی 11 ساڵی ڕابردوودا وەزارەتی ئەوقاف لە کۆنفرانسی ڕێخستنەوەی گوتاری ئاینی 16 ڕاستپاردەی دەرکرد بە مەبەستی ڕێخستنەوەی کاروباری کارجێڕی مزگەوتەکان و گوتاری مامۆستایانی ئاینی. بەڵام ئەم ڕاستپاردانە بەشێکی زۆری مامۆستایانی ئاینی دڵگران کردووە. پێیان وایە ژمارەیەک لە خاڵەکانی بۆ ئێستای کوردستان گونجاو نییە، لەوانە دانانی کات و تەوەری وتار بۆ وتاربێژان و بە ئەلکترۆنیکردنی بانکدان و ڕاگررتنی وتاری هەینی لە ژمارەیەک مزگەوت و داخستنی مزگەوت لە بەشێکی زۆر لە گوندەکانی کوردستان و ڕێگریکردن لە دەستگاکانی ڕاگەاندن بۆ گواستنەوەی وتارەکان بە ئازادانە. لە بەرامبەرشدا وەزارەتی ئەوقاف پێداگرە لە جێبەجێکردنی تەواوی ڕاستپاردەکان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.